بەناوی خۆی بەخشندە و میرەبان یەکێک لەو شانازیانەی کە کۆمەڵی دادگەری هەمیشە لە سەرەتای دەستکەوتەکان و لە سەرەتای شانازەکانیەوە باسی دەکات ئەویش دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشینە لەبەر ئەوەی لە ڕێی ئەم دوو سێکتەرەوە خزمەتێکی ڕاستەوخۆ و بەرچاو بە تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت هەژاران و کەم دەرامەتان و تەنانەت بێنەوایانیش دەکات. لەم بەرنامەدا دەمەوێت بۆ چوونی هاوڵاتیان سەردانیکەرانی نەخۆشخانەکەەوە نەخۆشەکان وەربگرم بزانم تا چەند لە مامەڵەی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکە ڕازین تا چەند لە کوالێتی دەرمان ڕازین تا چەند لە بەشی تاقیگە بەشی پشکنین ڕازین و چیان هەیە بەگشتی لەسەر نەخۆشخانەکە ئێوەش لەگەڵماندا بن بەڵام دەمەوێت پێش ئەوەی بچمەلای هاوڵاتیان بەهۆی ئەوەی کە سوپاس بخوا نەخۆشخانەی بەخشین سەرکەوتنێکی بەرچاوی لە ماوەی ڕابردوودا بەدەستێناوە چاوەڕوان دەکرێت لە چەند ساڵێکی کەمی ئایندەدا تەواوی نەخۆشخانەکە بگوازێتەوە بۆ شوێنێکی دیکە لە بازنەی مەلیک مەحموود کە ئەمەش نەخشەی ئەندازەیی پرۆژەکەیە کە ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئینشاءالله نەخۆشخانەی بەخشین و دەستگای بەخشین نەخۆشخانەی بەخشین فراوان دەکەن بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر لە پزیشک لە نەخۆشخانەکەدا بتوانن کار بکەن و ژمارەیەکی زیاتری نەخۆشی سەردانیان بکە کە ئەمە یەکێکە لەو تێبینیانەی کە بەردەوام نەخۆشەکان هەیەە لەوەی کە داوا دەکەن پزیشکی پسپۆر و پزیشک ژمارەکانیان زیاتر بکرێت لە چۆنیایەتەکەی زۆر ڕازین بەڵام داواکارن ڕێژەکەشی بەرز بکرێتەوە لەبەر ئەوە کۆمەڵی دادگەری و دەستگای بەخشین و بەتایبەت نەخۆشخانەی بەخشین بیریان لەوە کردوێتەوە کە ئەم نەخۆشخانەیە ئینشاءالله لە ڕووی ڕووبەرەوە فراوان بکەن و خۆشبەختانەش زەویەکەی دابین کراوە ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکدا دەست بە دروستکردنی دەکرێەوە لە هەمان کاتیشدا هەلێکی کار بۆ گەنجانی دیکە بۆ دەرچوانی دیکەی دەرمانسازی و پزیشکی دێتە ئاراوە کە دەتوانێت پێشوازی لە ژمارەیەکی زیاتر کارمەند بکات. تا چەند لە پزیشک و کارمەندەکانی نەخۆشخانەی بەخشین ڕازن؟ وڵالیان ڕازمە جارێ هاترێت نیشانجان بۆ کردین قسەیان خۆش بووە ئیتر ئەوەی دکتۆر کامەران لای بووم هەر باسی ناکرێەوە. نرخی پێداویستیەکان چۆنە پێداویستێتن دروستەکان چۆنە؟ وڵی ئیتر خۆ هەموو شتێک گران نەیستە برا جیاوازی نییە بەخشین لەگەڵەوانی ترا؟ با بینینی پزیشکە بە 3000 دینارە وایە؟ وای لێرە وایە بەرە وەڵا شوێنی تر بە 15 و بە 20 وەڵا وایە لە عیلاجیشا فەرقی هەیە لە هەموو شتێکە فەرقی هەیە ئەرە وەڵا لای بەخشین دڵنیاتری دڵنیای کە پارە و لێ ناکشێننەوە و دوژمنی گیرفانی فەقیر نین و دەوەڵا باشم بە فەقیر کاکەجیان چەندێکە سەردانی ئەم نەخۆشخانەیەکەی جارێم لە لای دکتۆر دەدێر سەر مەکا بۆ نەخۆشی ماوەکی چاکیش ئێم چاوم پاکاتەوە ئێستا چاویشم وای گەورە شیفا بە ئەی لە کۆیت سەردە لە سلێمانی؟ بەڵێ لە هەموو نەخۆشخانەکانی تر پێ و باشترە؟ بەڵێ ئەگەر پێم باشە نبێنە والله الحەمدولیلا من بۆ هەر شتێک بێدیم بۆ ئێرە زۆر لیان ڕازیم. دانیشتووی سلێمانیت؟ لەو هەموو نەخۆشخانە بەس بەخشین؟ بەڵێ بەس بەخشین. چەندێکە سەردانی ئێرەکەی ونەی لەبیرە بێ؟ تقریبا 4 ساڵە بێ زیاتر ئەرەوەڵا. دەرمانی باش؟ پشکنینی باشە؟ ڕێزەکەیان حرمەتێکی تایبەتی مرتاحی پاکوتەمیسی هدوئی شوێنەکە هەموو جارێکەڵم بی بۆ بەخشین دڵنیای پارە و لێ ناکشێننەوە هەریانی ئەگەر ئیسفادەم کردووە ئەوەی حەقی خۆشیان ناسەن کەمتریش لەو حەقی وەڵایی الحەمدولیلا باشن بەعام شانازیەکی گەورەی کۆمەڵی دادگەریەم الحەمدولیلا لەخوا بەزیابێ بەخەڵکی وتووە بێت سەردانکە وڵا من وەکو خۆم وتومە من زۆر دڵمطمئینم کەم بۆ ئێرە پزیشکی پسپۆر بەڵێ بەڵێ زۆر مختەبەرەکانیان پێشکەوتون دکتۆرەکانیان بەعام کارمەندەکانیان هەر زۆری کەسانی باشن الحەمدولیلا. باسی لەوە کرد کە لە هەولێرەوە هاتووی بۆ سەردانی نەخۆشخانەی بەخشین و هۆکارەکەی هۆکارەکەی بناوبانگ نەخشەکەی و زیاتر خەڵکی ینی
هاوڕێکەم لێرە گوتی نەخۆشخانەی باشە و دکتۆرەکانشی باشە و کە هاتی وا بوو باش بوو ئاوا بوو ڕووی نرخەوە چۆنە مراجعەی دوم بوو کە من هاتیمە ئەمە دووەم جارە دوم جارە هاتمە مەڵی پزیشک و زۆر باشە زۆر باشە نارێمە ینی هەر تشتێکی معاملەی خۆی تێدا یانیەوە ئەتوانین بڵێن لە هەولێر و سلێمانی ئێستا عەرەبێکمان دوان وتی لە بەغداوە هاتووم ئەتوانم لە ئەنحاء العێراق لە هەمووی عێراقا وەکو بەخشینتیان یاوە لە ڕووی کوالیتی لە ڕووی نرخەوە ئەی جەنابەت لە هەولێر پێت وایە نەخۆشخانەی ئاوا هەیە بە مەرزانیە بینینی پزیشکێکی پسپۆر بە 3000 دیناری عێراقی بێ بەخوای نییە هەر کەمتر لە هەولێر لە کەمتر بێ ئەگەر 20000 کەشفەکەی کەمترە یعنی ئمە باوەڕمان نەدەکە بە 3000 ئەمە گەنجا گوت 3000 گوتی نە 3000 ئەمە لە بەرژەوەندی چینی فەقیر و وەسەط و لە بەرژەوەندی دەوڵەمەنەکەش خۆ دەوڵەمەنەکە پارەی لێ زیانیە کاکە خۆیش حەزەکە بە هەرزان دەستی ئەرێ وەڵای ئەوش حەز لێە یعنی کە فەقیر دەبینی ئەوها خزمەتکار ینی ئەوچە خۆشخانە هەموو جلامو زێکی دیار دێتەوە کۆمەڵی دادگەری بێ شانازی بکە بە ئەم پرۆژەی وایە وڵاهیە هەموو دەبی شانازیەوە هەنان بەس کوردستان دەبی عێراقش شانازی بەوەی بکات چونکە هەر دەنێن کوردستان عێراق یەکە دەبی ئەوەنە شانازی بەوە بکەنەوە بشکل عام بە شێوەیەکی گشتی قسە و بۆچوونی ئێوە لەسەر کارمەند و پزیشکەکانی ئێرە چۆنە سلێمانشلۆ موظفین مامەڵەی کارمەندانی نەخۆشخانەی بەخشین زۆر باشە و پزیشکەکانیش ئاستیان زۆر بەرزە ئێمە کەسی نزیکیشمان لە باشوور و لە بەغدادەوە هاتوون بۆ ئێرە لە ڕووی نرخیشەوە هەرچەندە بەخشین نەخۆشخانێکی تایبەتە بەڵام باشە زیارەت مستشفى بەخشین لە ڕووی نرخەوە چۆنە بەتایبەت نرخی دەرمان بە نزیکەی نرخی وەک نەخۆشخانە حکومیە ڕاوێژکاریەکانە جانب السعر شلون هاي لە ڕووی تاقیگە و بەشەکانی دیکەوە چۆنە انه مستشفى بخشين اهليه بس بەگشتی زۆر باشن يعني زين من ناحيه الاسعار زين واتە لە تەواوی عێراقەوە سەدانی قارنة بەخشین دەکەن بمستشفى حكومي يعني اي تقريبا وتعاملهم حيل زين يعني على العموم زينه زۆر باش دەستیان خۆش بە زۆر باش كو سنانير کازیۆی دوو بۆچی ناو ئەو هەموو نەخۆشخانە و ناوەندە تەندروستیانە ئێرە تەڵبژە وەڵای یەکەم ئێرە لە ئێمەوە نزیکە دووهەمیش هەتا ئێستا خزمەت گوزاریەکانیان بە پێویست زۆر باش بوو مامەڵیان باشە لەگەڵ نەخۆشە چۆن لە کوالیتی دەرمان و پشکنینەکان ڕازی باش بەگشتی باش ئەم پرۆژەی کۆمەڵی دادگەری لە بەرژەوەندی فەقیر و هەژار و کەم دەرامەت و چینی وەسەتایە وەڵای تقریبن لە هەموو شتێکا منافەسە هەبێ هەر باشە نەخۆشخانەی بەخشین بۆ هۆکاریەوەی منافەسەی دابەزاندنی نرخ تابعاان فەرقی زۆرە سە عملیاتی ئەڵێنە فلان شوێن بە 2 ملیۆن ئەیکەن هاتووە بۆیرە بۆن منە بە ملیۆنێ کردوێتی ملیۆنێ بۆ فەقیر ئیمڕۆ زۆرە فەرق و جیاوازی زۆرە لێرە دڵنیاتری لەوەی کە خەدر لێ ناکرێ ئەوە دڵنیاییە بڵێ بێگومان چاوە پزیشکەکان و کارمەندانی نەخۆشخانەکە ڕازی زۆر لیان ڕازین زۆر ڕازین زۆر ئیشێکی باشەکان ینی بەدەم نەخۆشەوە ئەچن بە هەموو دکتۆر و بە هەموو سکرتێر و هەمیانەوە ینی زۆر سەردانی هەر لە سلێمانیەوە بڵێ چەند لە کوالیتی دەرمان لە نرخ لە پشکنینەکان ڕازی لە هەموو شتێکیان ڕازین دەرمانی هەم لە نرخەوە لە ڕووی نرخەوە هەرزانە هەم لە ڕووی کوالیتیەوە لە زۆر باشە جەنابەت لە ماوەی ڕابردوودایان قۆتەزانی ئۆپشنێکی زۆر لە بەردەستایە بۆ ئەوی بچێت نەخۆشخانەی دیکە ناوەندی دیکەی تەندروستی بەڵام هەر نەخۆشخانەی بەخشین هەڵەبژێری پێت وایە لێرە دڵنیاتری بەڵێ من زۆربەی نەخۆشخانەکانم تاقی کردوتەوە چونکە خۆم نەخۆشی درێژخانەمەیە چوومەتە زۆربەی دەرمانخانەکان نەخۆشخانەکان ینی بە شێوەی ئێرەم نەبینیوە هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی خزمەتەوە لە هەموو ڕێوەکەوە زۆر باشە
لەگەڵ ڕێزمان بۆ نەخۆشخانە و پزیشکە باشەکان بەڵام ئەوستا قسەیەک با بوو دەوترا بەخوا بڕۆیتە خەستەخانەیان لای دوکتۆیتر ئەو ڕوتێنێتەوە ئەو نەپارەوە لێسەنێ بەڵام الحەمدوللا نەخۆشخانەی بەخشین ئەو تیۆرە شێڵۆشانەت و ئێستا وانییە کەیتە لای نەخۆشخانەی بەخشین دڵنیای لەوەی کە پارە لێ ناکشێنەوە نەخێر ناپارە نەوەڵا زۆر هاوکاریە بۆ فەقیر و هەژار یعنی ئەوەی کە کەم دەرامەتە بە گشتی ڕوو ئەکاتە ئێرە چونکە ئەزانن زۆر شتەکانیان هەرزانە دەرمانیان هەرزانە وەرەقەی دکتۆریان هەرزانە هەموو شتێکیان باش تا چەند لە ئەداوی پزیشکان و کارمەندەکانی وڵێ بە قوربانی ئەسم من بۆ سەری چاوم هاتووم بۆ ئێرە لە سەعاتدەی بەیانی و تەلەفۆنم بۆ کردوون کە گوایە بەرم کەوێ بەڵکو وتم سەرەکەم زوو بەرکەوێت کەچی ئێستا ڕۆمەوانی ئەڵێ جارێ بۆ سەعاتی چ کەشت بەرێ ناکەێت لە تاوە بەجێ مێشت لۆدێکی زۆر لەسەر خەستەخانەکەیە هۆکارەکەی ئەوەیە تا چەند لە مامەڵەی کارمەندەکان ڕازی وڵا عیبی نییە لە ڕۆ زۆر باشن نرخەوە عیبی نییە زۆر باشترە لە چاو خەستخانەکانی تر جنابەت سەردانی پێشتر شوێنەکانی تر کردو ئەزانی کە ئێرە باشترە بەڵێ بەتاکی دێرە باشترە بەس فایدێکی قەرباڵغێکی زۆری لەسەر لۆدی زۆر لەسەر خۆزگە ژماری دکتۆرەکان زیای گردایە ئینشاءڵڵا بڕیارە لە ئایندەدا نەخۆشخانەکە فراوان بکرێ ئەو کاتە ئینشاءڵڵا ئەو کێشە شارەسەر پەنا بەخوا وڵا زۆر باشە خزمەتێکی باشش ئەکەن ئێمە بەڕاستی لێیان ڕازین سەردان تاکی ئێمە هەل سلێمانیەوە بۆچی لە نەچوویتە نەخۆشخانەکانی ئێرە هەڵبژاردووە چی شتێکی ئێرە بەدڵە لە ڕووی مادیەوە ئەتوانی یارمەتی کەسەکانی چاودێریان بن زۆر بەباشی لەبەرەوەی نرخەکانیان مناسبە هەموو کەس دەتوانێت سەردانی ئێرە بکە کوالیتی دەرمان و پشکنینەکان ڕازی زۆر باشن زۆر بە خزمەتن زۆر بەدەم نەخۆشەکانەوە دێن لە ماوەی ڕابردوودا دەبینین کە زۆر کەس بەهۆی هەڵی پزیشکیەوە تووشی ڕووداوی نەخوازراوە بۆ بەڵام خۆشبەختانە نەخۆشخانەی بەخشین یەکی لە دروشمەکانی لای ئێمە دڵنیاتری کەواتە سەردانیکەران کاتێک سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن دڵنیاترن لەوەی کە دڵسۆزانە مامەڵیان دەکڵات بەڵێ بەتاکید زۆر دڵسۆزن لەڕووی دڵسۆزی شۆ خەڵک تاڕەن شوێنێکی وێ کە دڵسۆزان لەگەڵیانە بجۆڵنەوە هەموو چین و توێشەکانیش بە هەموو بۆ چوونەکانەوە سوود لەم نەخۆشخانەیە بینن تایبەت نییە بە لایەنێکیان یان خۆلایەنێکی تاکلایەنە نییە بۆ خزمەتی گشتی کۆمەڵی دادگەری بەشانازی بەم پرۆژێەوە تا چەند ڕازیت لە مامەڵەی پزیشک و کارمەندەکانی نەخۆشخانەی بەخشین لێرە لە هەمووی ڕازینەوە زۆر ڕێک و پێکن زۆر خوامیان بەختەوەر بن لە ساغ بن بە ئیزنی خۆ هاوکاری فەقیرەکان خەستەخانەیە وەڵاهی منی چم لە دێمە دووهەم جارمە بێم بەس زۆر باشن زۆر ڕێز لە خەڵگەگرن بینینی پزیشک 3000 دینارە ئەمە هاوکاری نییە بەرەوەڵا زۆر باشە زۆر هاتوویت وەڵام من ماڵمان لە خەباتە چۆن بوو ئەم جارە نەخۆشخانەی بەخشینە هەڵبژارد خەڵک باسی کردبوو دایکم بۆ چاوی چۆ بۆ نەخۆشخانەی بەخشین وڵاتی ئەو خەڵک دۆزیوێتەوە دکتۆرە باشە لە خستخانەی بەخشین ئێمە شاتین تا پزیشکە باشەکان لە نەخۆشخانەی بەخشین بەڵێ لەسەر دەرمان و پشکنینەکانەڵی باشە عیبیان نیە هەموو ڕێک و پێکەن هەمیان ئیشیان جوانە هەمیان بەدەم خەڵکەوە لەگەڵ ئێوە لەشیان ساق بێ خۆ ئەم وڵاتشمان بۆ چاکە خوای گیان گەنجەکان من حەفسکەی بە ئیزنی خوا مامەڵەی کارمەند و پزیشکەکانی نەخۆشخانەی بەخشین لەگەڵ سەردانیکەر و نەخۆشەکان چۆنە وەڵاهی ماڵیان ئاوا بێ نمونەیان زیاو بێ ئەوەی کێمە ئەیبینین باشن بەس شتێک لێرە هەیە ئەویش بازێک حاڵەت هەیە کابرا فەقیرە نیەتی چاودێری ئەوە ناکەن بکەن بە سعرێک کە فەقیری ئیسیفادە بکە بەڵێ خۆ باشە لە پێی بەعزیەکات باشە ئەمان باشەکە ئەو باشە نییە کە فەقیر ئیسیفادەی لێ بکە
بێبەرامبەریان واللهی بێبەرامبەریش نابێت چونکم کابرایش ڕەنجی لەگەڵ خەستەخانەیە و هەوڵی لەگەڵدا و کاربەری تایە و فەڕاشی تایە و دکتۆری تایە و ئەوانش ژیانیان ئەوێ ئەمان شێوەیەک بێ کە با بڵێن مواڵین کە یەک بۆ نەخۆشی توانای هەبێ وەکو حەبەکان وەکو عیادەکە با بڵێن 3000 4000 5000 با 2000 لێ بکاتەوە حەبەکانی بە سارێک بیانداتێک کە با خازاجێکی لێ بکات زۆر نە. بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بەدەنگ شۆڕێژ هەرچەند بەخشین بۆتە ئەو شوێنەی کە ئێوە نەخۆشخانەی بەخشین نەچن بۆی شوێنێکی دیکە بەردەوام سەردانی باز بۆخوا گەلێ باشە خەرکێکی زۆر ڕووی لێ کردووە بە کامیرە ڕسمی بگرێ زانی چەندێک خەرکی لێ سوپاس بۆخوا لە هەموو ڕادیۆکۆ باشە خۆزگ هەموو خەستەخانەکانش ئەمە بواە خەستەخانەی پارە نەمایە ئەم ئەهلیە لێرە بە 20 میلیۆن و لێ بە 30 میلیۆن ئەمانە خۆزگ هەمووی وەک بەخشین خەستەخانەی حکومیش 400یەکەش وەکوین نەک بچێ بە 4-5 میلیۆن لە دەرەوە بیکەن بە 1 میلیۆن و لێ پارەکەش بۆ دەوڵەت بگەڕێتەوە. وەکو سەردانیکەرێکی نەخۆشخانەکە تا چەند لە مامەڵەی پزیشک و کارمەندەکانی ڕازی لە هەموو شتێک ڕازین لەخوا بەزیاد بێ هەمووی بە ڕوویەکی خۆش بە شتێکی جوان پێشوازی لێک لە هەموویانەوە تا چەند لە کوالیتی دەرمان ڕازی لە تاقیگە و وەڵی لەخوا بەزیادێ هەمووی باش هیچی خراپ نییە هەمووی باش سوپاس بۆ بینینی پزیشک بە 3000 دیناری وەگۆڵە تەبعی خۆمان ئەرۆڵە بە 3000 پارەی خۆمان دە هەر عینەن دکتۆر و لەوانەیە باشتر و زیاتر حرمەت لێگرن لەخوا بەزیادێ هەمووی باشە بە کارمەندیەوە حتاکو ئەوەی کە گسکەکەم ناوە دەژارت باشە لەخوا بەزیادی کۆمەڵی دادگەری بە شانازی بکە بەم پرۆژەیەوە ئەرۆڵە ئەبێ هەست کەسێک عیشێ باشی کرد نە کۆمەڵی دادگەری هەست کرد عیشی باشکەمان دەستخۆشی لەکەین ملت فەقیرە ئەم نابوو دەستخۆشی لێ هزار کەڕەت بە حیاتی ئەم حکومەتانە ملەتەوە فەقیر و ڕێک و پێجیان دەست ناکەوێ حەقی قەدری بگرن تێگەیشتی ئەم بە خوێنی ئەو ملەتە ئەم هەموو شتە کراوە وەڵای ئەمش خەستەخانەیە کە زۆر جوان پێشوازی لە ملەتەکەن زۆر باشن حتا خۆ حەزکار ڕێک و پێکەن ئیتر گوناحە ئەگەر بڵێن شتێکی ناحەق بڵین بۆچی بڕیارە داوە نەخۆشخانەی بەخشین هەڵبژێری چی وای لە ژنابەت کردووەم بڕیارە بیت ئیتر لە خۆمانەوە نزیکە ئیتر باشتری شەین بۆ ئێرە بۆ سەردانی دکتۆرەکان بینینی پزیشک بە 3000 دینار ئەمەش هاوکاریکی زۆر باش ئارەوەڵا زۆر باشە باشە شکرارەوەڵا شوێنەکانی تر بە 10000 و 15000 ئارەوەڵا لێرە زۆر باشە لە دەرمانەکان ڕازی لە کوالیتی زۆر باشە وەڵام کچێکم هەرێت بۆ ئێرە هەر زۆر ئارەوەڵا تاقیگە پشکنین تا چەند بەدڵ هەمووی زۆر باشە وەڵا زۆر باشە لەخوا بە زیابیارەوەڵا کۆمەڵی دادگەری بە شانازی بەم پرۆژەی وە بکە ئارەوەڵا لەخوا بە زیابی ئێرە هەر زۆر باشە لە چا هەموو عادە خەستخانەکان ئێرە زۆر باشە زۆر باشە هەتا دەچێ لە خەموە بەدەنگ شۆڕش بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەوە بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەموە بڕۆ بۆ سەر سندوقی دەم هەڵبژێرا تەنها یەک بەم بەدەقاڵی و هێزێژەن کۆمەڵی چاک و کوچەلەم کۆمەڵی چاک و بردوودا بینیمانە کە نەخۆشخانەی زۆری تایبەت کراوەتەوە بەڵام وتراوە کە مامەڵەکانیان وەکو پێویست نییە یاخود نرخی دەرمانەکانیان وەکو پێویست نییە و سەردانیکردنی پزیشکەکان نرخەکەی زۆر بەرزە سەردانیکردین پزیشکەکان لێرە بە 3000 دینارە ئەمەش هاوکاریکی باش نییە بەڵێ بەرە زۆر باشە مە لە کۆی دێن هەمجارێ سامە لە کۆی هاتینە باشە الحەمدوللا سوودی نەبوویانەوە داهاتین بۆ ئێرە جیاوازیەکی زۆرە لە نێوان دەرمانخانەکانی کۆی و ئێرەوانی جیاوازی زۆرە ئەمە بەدەری بۆ دکتۆری هەموو ناو دکتۆرێکی دێنێ ئێرە بەرێ لە کۆ دێن ئیلاجی سەر لێرە دەکڕنەوە کوالیتی دەرمانەکانتان بەدڵە بەڵێ بەڵێ زۆر باشە تاقیگەکە سەردانتان کردووە بۆ تاقیگەکە پشکنین بۆ پشکنی ناوڵای نەچۆتم من نەبەخێر ناوڵای نەچۆتم بۆ قورگوگوێ هاتووم بۆ فقراتی هاتووم نەچۆتمە پشکن ئەوەی تاقیگە لە کۆیەوە هاتوون و لەناو شاری سلێمانیشە بۆ نەخۆشخانەی بەخشین تایبەتی بۆ ئێرە هاتینە متمانێکی زۆرتان بم بەڵێ ئەرێ وڵات متمانەمان پێی تێکە پێی نەبووە نەداهاتین
نەخۆشخانەی بەخشین شانازیەکی گەورەی بۆ کۆمەڵی دادگەری بەێ ڕاستەوەڵا واللهی زۆر باشە منجی خەڵکی ڕۆژاوانە بەڵێ جارجار تێنە بۆ بەخشین باشترین خەستەخانەی لە سلێمانی بۆ نمونە کە مادیەتجی زۆر باشە بەنی حەقە زۆر باشە کورێکی ڕۆژ ئاوا چیەڵی لەسەر کوالێتی دەرمانەکان باشە دەست خۆش بێ سەدانی تاقیگە کردووە لە ماوەی ڕابردووە تاقیگەکە پشکنینەکە هەموو بەدڵمان دەست خۆش بێ ئێستا من لە باریکاتمە لە کەمپی باریکاتم ئارێوەڵە واتە هەرکاتێک خوانەخواستە نەخۆش بی سەدانی نەخۆشخانەی بەخشینەکەی یەکسەر ناچی بۆ شوێنی تر یەکسەر هۆکارەکەی چییە ئەوەی متمانە و پێیانەی واللهی ئەوەی چییە ناوەڵە قەنەعەتە دکتۆرەکانی زۆر باشن لێرە مختەنام یعنی بوو واتە نرخ باشە کوالەتی باشە مامەڵی کارمەندەکان باشە هەموو باش هەموو باشن دەست خۆش بێ لە ڕۆژئاوا نەخۆشخانەی ئاوا هەبوو کاتی خۆی باش هەبوو حکومی هەبوو بەس معاملەی حکوم مامەڵی زۆر باشە ناوەڵە و خازی گران بوو بۆ خەڵک گران بوو لە کوردستان حکومیەکان وەکو پێویست نییە لە کوردستان لە کوردستان باشن ئەم خەستەخانە ئێمە ناچمە بۆ حکومی یەکسەرە کاتی نەخۆش بێ یەکسەر تێمە ببەخشین چکو یەک شتە ینی بەساری حکومی ئەوش فەرقی ناکەی لە نێوان نەخۆشخانەی بەخشین و نا فەرقی ناکەت نافەرقی ناکەت کۆمەڵ ماڵی هەژارانە کۆمەڵ هاوڵی گەنجانە کۆمەڵ ماڵی هەژارانە کۆمەڵ هاوڵی گەنجانە کۆمەڵ دڵکۆی شەهیدانە کۆمەڵ ڕۆڵەی کوردستان سڵاو لێ بێ ئوستازیان باشن چاو پزیشک و کارمەندەکانی نەخۆشخانەی بەخشین ڕازیت من وەکو خۆم بەش بە حاڵی خۆم زۆر لیان ڕازیم سەردانی ئێرەشەکەم و بەڕاستی تەعاملیان جوانە لەگە خەڵک لە جەنابەت کردووە کە نەخۆشخانەی بەخشین هەڵبژێریت واتە لە کوالەتی دەرمانەکان ڕازی لە تاقیگە ڕازیت کە پشکنینەکان کە ئێستا جەنابە من پشکنینە پشکنینە هۆکارەکەی چییە کە نەخۆشخانەی بەخشین هەڵبژێری بە نەخۆشخانەی بەخشین بەهۆی ئەوەی بەگراوەندێکی ئیسلامی هەیە زیاتر هۆکاری متمانەیە ئینسان ئەمڕۆ بەڕاستی ناتوانێت ڕووکێتە هەموو شوێنێک واتە وەکو هاوڵاتیە جەناب دڵنیایی کە نەخۆشخانەی بەخشین پارە لە نەخۆش ناکێشێتەوە ئەوە هەدەفی ئەوەلی زۆربەی شوێنەکان بەڕاستی ئەوەیە بەڕاستی ئەمە کێشانەی پارەوە بەڕاستی کێشێکی زۆر گەوری دروست کردووە نەخۆشخانەی بەخشین جیاوازە خەستەخانەی زۆر پێشکەوتوو هەیە تازە دانراوە ئەیشی ناسم خەڵک هەبووە ئالەم ماوەیە چوە ئەمەلیاتیان بۆ کردووە پاش مانگێک بەڕاستی گیانی لە دەستاوە کێشەی نەخۆشیشی نەبووە ئەمەلیاتی جوانکاریان بۆ کردووە ئەمە هەدەفەکە ئەوەیە کە دکتۆرەکان بەڕاستی یا ئەو مؤسسەیە بیر زیاتر لە ڕۆمادیەکەیە کاتەوانێت کەواتە جەناب گەواهیدەری ئەوەی کە ئەو دروشمەی هەڵیان گرتووە لای ئێمە دڵنیاتری بە دڵنیاییەوە لای بەخشین دڵنیات لیان ڕازیم خۆی گەورە پاداشیان باتەوانێ من یەکەم جاریشم نییە ئێم بۆ ئێرە چەندین جار هاتووم زۆر هەر لێرەم لە سلێمانیم نەک مۆزوعی ئەوەی مەسەلێن بڵێن سعریان فەرقی هەیە هەموو بەشەکانیشی تێدایە هەر بەشێکت بوێ بەردەستە هەموو بەشەکانی تێدایە و زۆریش لیان ڕازیم تەعاملیان جوانە دکتۆرەکان بەڕاستی خەڵکی شایستن خەڵکی متمانە پێکراون مؤسسەکە خۆی شوێنێکە ڕسیقەی پێکرێ متمانەی پێکرێ ئەمە لەسەر و هەموو شتێکەوەی تۆکە ڕوویدە شوێنێک بۆ ئەوەیە کە متمانەکە لەسەر و هەموو شتێکەوە بەڕاستی زۆرن ئەو دەستگا و ناوەندانی دیکە کە بە ڕیکلام و وەسفکردنی خۆیان هەوڵی خۆ گەورەکردن و قەرەباڵغکردنی بازاری خۆیان دەدەن بەڵام لە 2017ەوە نەخۆشخانەی بەخشین لە خزمەتی هاوڵاتیان بەردەوامە هێندەی بەرزی کوالێتی دەرمانەکانی و تاقیقی باش و پزیشکی پسپۆر و کارمەندی دڵسۆز بوونەتە هۆی ئەوەی کە ڕیکلامێک بێ بۆ نەخۆشخانەکە نیو هێندە هەڵای ئەعلامی و وەسفی بێکردداری نەخۆشخانەکە نەبووە هۆکاری ئەوەی کە ئەم نەخۆشخانەی لە دڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و بەتایبەت شاری سلێمانی بکاتەوە کەواتە هەوڵەکانی ڕابردووی نەخۆشخانەی بەخشین گەواهیدەری ئەم دیمەنانن کە لە ئێستادا نەخۆشخانەکە جمەی دێت لە سەردانیکەران و نەخۆشان کە تەواوی نەخۆشخانە و ناوەندە تەندروستەکانی دیکەیان وەلا ناوە تەنیا متمانەیان بە نەخۆشخانەی بەخشینە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو زاتتان دەسپێرم کە سپاردەزایە ناکات.